سادی چۆنی؟ الو باش کاک سادی؟ ئەلۆ الو بەڵێ گوێم لێتە کاک سادی تەلەفۆن کردبوو. کاک سادی ئەتولۆ چی جنابت؟ ناو قادر نادرە برا قسەمان کرد 2000 تەلەفۆن کردبوو دوێنێ. قسەمان کرد وەی خۆی جێبەجێ بۆچ بێت. بەس کاک سادی وەختت هەیە مادام هەر ئەوە بوو نازانم دوێنێ 2000 تەلەفۆن کردبوو. نا تۆ بە تەلەفۆناتی جلالدا قسە دەکەی ئەمە جواب دەدەم. ئەمە دەقایەتە ناکرێت تەلەفۆنم بۆ بێت جوابی تەلەفۆنەکان بدەم. ئەوە شتەشی جوانە کەم کەسیش غیرەتی تۆ لێیە. بە ژمارەیەکی من هەر بەو ژمارەی لۆتم کرد ژمارەیەکی ئینگلیزی تەلەفۆن دەکەی هەر بۆ تەلەفۆن کە باشترە. کورا ناگیرێن ئاخر بە ئینگلیزیەکەی کردم بەلەن ئەوەی لە بەریتانیا خرد نەگرت. ئەزانم کاک سادی ئەتو ناترسەی ئەزانم چەند کەسەکەن بەس کاکە خەڵکیکەت ناگیر ئێستا لە مەسوولقی دووم کرد قەپاتی کرد ئێستا لەسەری بڵاو دەکەمەوە. یعنی دەکرێت خۆ ناکرێت هەر لە تەلەڤیزیۆنەکانی خۆتان قسە بکەن دەبی خەڵکی کەس ڕەخنەتان لێ بگری وانە؟ کات قسە بۆ کەناڵەکانی خۆمان ناکەم هەموو کەناڵ دەکەم قسە نانا دەست خۆش بێ لەوەی ئەتو باش لەوەی ئەتوارێکی دەرێم ئێوە مەشروع پرسیارەکە بکەن پرسیارەکان بکەن وەڵامەکە نیم لە پرسیار عەقڵ نەگەی وەڵامت نادەم. باشە کاک سادی تخوا بە ئەو پرسیارە لێ بکەم ڕات چییە لەوسەر ئەوەی ئەمە خەڵکەکی کاک سادی باشە گیات سەرکەوتوو ئینشاڵڵا کاک سادی تخوا مادام هەر یەک دوو پرسیارە لێ بکەم کاک سادی ئەو ئەلێ ڕادەست پێ دەکەین باشە؟ بۆ پرسیارە خۆم تەلەفۆنم ئێقەی ناگەن ئاخر مەوزوع هاتە گۆڕێ قەلەق مەبە یەک دوو پرسیاری سادەیە سادە ناڵێ لە ماساییە کاک سادی؟ باشە تو ئێستا 5 دقەیە وەعز دەدەی کە دەبی جواب بدرێتەوە ئێستا مادام هەر کرایە بە من یەک دوو پرسیاری باشە ئەو پرسیارە لێ بکەم ڕاست کاک سادی ئێستا خەڵک هەموو دەڵێ ئەو ڕەئینگۆ بەس قسەیە لە پراکتیک هیچ ناخوا ئەوی دەی خوارد لە ئەنجومەنی وەزیران دەی خوارد نەک لەوەی لێدوان بدەن خەڵک بێزار بووە لە لێدوانی و بەرپرس. دوێنێ وەڵامی پرسیارێکی لەو بابەتەم داوە بەڵێ ئەلو جێم لێتە کاک سادی بەڵێ پرسیارێکی لەو بابەت داوە خۆتان بێتام مەکەن یەکێتی ناکروزێتەوە تێدەگەی یەکێ بەڵێ کاک سادی سایت نییە سۆشیال میدیانی یەکێتی خۆی لە جێ خۆی بە شێوەی خۆی لە کەناڵی خۆی قسەی خۆی دەکەم. کاک سادی خۆ ئەو شێر و خەتانە نییە بە قوربان ئەوە خەڵک لە ئەنجومەنی وەزیران ئەلۆ قەپاتی کرد خاوەڵە لوی دەکەمەوە. بەڵا خۆش نەبوو کاک سادی بەڵێ قەتە بوو برا دەڵێم یەکێتی لە کاتی خۆی لە کەناڵی بە زمانی خۆی قسەی خۆی دەکا یەکێتی لە روزێتەوە خۆی بە هیچ نازانێ بەڵام یەکێتی نە سۆشیال میدیا بکرداندا ئەو کرد لە سۆشیال میدیایە ناهینە نا سای توشتە بۆیە ئەوەی چاوەڕێی یەکەیشکە بە کەیفی خۆی قسە بکە یەکێتی وان ناکە خۆی بە مەسوول دەزانی وەلە جێی خۆی وەڵامەت ئاخر چ کاک سادی خەڵک لە هەموو دنیا لە ئەوروپاش وایە توش بە خۆدەوە بی خەڵک لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران هەڵوێز دەبینی لە دەرێ لێدوان ئەوە پارتی ئەوە وەزیری دارایی لێدوانیدا ڕەدی قسەی توی کردەوەتی هیچ هەڵوێستیان نەبووە وایە نا؟
بەرامەردە نەخێ ئێمە قسەی خۆمان لێ کردووە. باشە بەس ئاوات شێخ جەناب دەڵێ هیچ قسەیان نەکردیا. ئەمن کاکجان بەدوم وت ئەپرسیم وتیان ئێمە قسەی خۆمان دوور ئەوە ئەزانم کردویە ئەوەی وەزیری دارایی قسەی کردووە وەزیرێکی مەجارداتەوە ئیشی من نێجار خۆم کرد قسەکەی من واضح بوو. بەس کاک سادی لە پراکتیکیش لە هەموو ڕۆژ حەینی مەوزوع تکرار ناکەم. ئەزانم بەس وەزیری دارایی و میدیای پارتی ئەڵێ یەکێتی هیچ مووقفی جیا نەبووە لە چاو حزبەکانی جێم لێ بوو وایە ئەوە على كل حال توش دەزانی ئەوە چۆنە ئەوە من نامەوێ هیچ تعلیقێک عەلێ نادەم. کاک سادی کوا دەگرێ وەڵا خۆش نەبوو.